بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر نیگەران و ناڕازین لە کوالیتی غازی ماڵان بە هۆکاری ئەوەی ئاو تێکەڵی بوتڵی غازەکان کراوە. بوتڵە غازە بازرگانیەکان کێشیان قورسە، بەڵام بۆ بەکارهێنان شیاو نییە و کوالیتێکی نزم و خراپی هەیە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر باز لەوە دەکەن حکوومەت نەیتوانیوە چاودێرێکی باشی دۆخی بازار بکات. بەداخەوە ئاو تێکەڵ دەکرێت، تۆ دەبینی قلێنەی غازی قورسە، بەڵام هیچ غازێک تێدا نەمایە، دەکەوە ئاوی تێدا. ئەمەش هۆکاری ئەساسی کەم تەرخەمی لایەنی پەیوەنددارە بە تایبەتی جیهەی تەنفیزی حکوومەت کە چاودێرێکی باش نەبووە بەسەر هەم کۆمپانیاکانی بەرهەمهێنانی غاز هەم ئەوانەی لە بازاریش دەفرۆشێت تیجاریەکان، کەواتە لە هەردوو تەرەفیەوە هاوڵاتی زەرمەند بووە بە هۆکاری ئەوەی کە ئەم غازە دەستکاری دەکرێت و ئاوی تێکەڵ دەکرێت وە کوالیتیەکەشی خراپە بە بەراورد بەگەر ساڵانی ڕابردوو. ئێمە بینیمان لە ڕابردوو چەندین کارەساتی نەخوازرا و ڕوویدا کە بەشێکی هۆکاری بۆ ئەم زۆرە غازە دەگەڕێتەوە. بە وتەی بریکارەکانی فرۆشتنی غاز بێت، فێڵکردن و ساختەکردنی غاز کارێکی ئاسانە. ئاشکراشی دەکەن لە هەولێر چەند کەسێک دەستیان هەیە لە ساختەکردنی غازی ماڵاندا و ئەو بوتڵانەی دەیخەنە بازارەوە بە تێکەڵێک لە ئاو غاز پڕی دەکەن. دوو کەس سێ کەسن لە هەموو هەولێری ئەو عارەی دەکەن، تێدەگەی بەزەو خۆیان گەورەش دەزانی چێنە گەنا غازیمە هیچ فەرقی نیە لە هەر غازی مەعمەلی حکومی تێدەکرێتن. لەفسی مەحمەلە بەس دێتن لێرکوانە ئیمە گەراجە بارەکەین بەس دەگۆڕینەوە، ئەگەنە هەر لە مەعمەلە حکومیەکانەوە تێدەکرێتن. ئاسانە بەخۆ سەر غازە من لە دەکەیەوە ئاوی تێدەکەی قیچە غازەشی دوای لەسە دەکەی ئەو ڕۆشت نییە نەکرێ ماشەڵڵا کوردی خۆمان هەمووشتەشی دەکات. لە شاری هەولێر لە ڕێگەی موختاری گەڕەکەکانەوە هەفتانە بۆ هەر خێزانێک یەک بوتڵی غاز دابین دەکرێت. هاوڵاتیانیش بۆ پڕکردنەوەی پێداویستەکانیان ناچارن ڕوو لە کڕینی غازی بازرگانی بکەن.